سەرۆک بارزانی بە نوێنەرایەتی هەمووان لە بەغدایە و دوای نزیکەی 6 ساڵ بۆ چارەسەرکردنی پرسە گرنگەکان سەردانی بەغدای کردووە. ئەم سەردانە لەم کاتەدا بە گرنگ وەست دەکرێت هاوکات چاوەڕوانیەکان جگە لە هەرێمی کوردستان لە ناوخۆی عێراق و لایەنەکانی دیکەش لە سەردانەکەی سەرۆک بارزانی چاوەڕوانیەکی ئەرێنی و هەروەها بۆ ئاراستەی چارەسەرکردنی کێشەکانە. لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز سەلام زوبەیدی گوتەبێژی هاوپەیمانی نەسر لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز سەلام سپاس کە لەگەڵ کوردستان 24 بە تایبەتی لەم کاتەدا کە کۆمەڵێک هاوکێشەی سیاسی لە گۆڕاندان لە ناوچەکە لە هەرێمی کوردستان و عێراقیش سەردانی سەرۆک مەسعود بارزانی بۆ عێراق و ئەو خاڵە گرنگانی کە لەسەری دەوەستێت لەوێ چۆن دەبینن؟ نعم بسم الله الرحمن الرحيم. بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت لە ئێوە و لە تەواوی بینەرانتان. بێگومان سەردانی سەرۆک بارزانی بۆ بەغدا سەردانێکی گرنگ و مێژووییە. هاوکات ئەمە دوای ئەوە دێکەوە بۆ ماوەی 6 ساڵ بەر لە ئێستا سەردانی بەغدای کردبوو. لە هەمان کاتدا کۆمەڵێک کێشە هەبوون. هاوکات هەندێک پێشهاتی جیاواز هەبوون لە سیاست بە تایبەتی، جگەلەوە هەندێک دۆسیە هەبوو کە بە هەڵواستراوی مابوونەتەوە. باوەڕم وایە سەرۆک بارزانی بێگومان سەرکردەیە و متمانەیەکی تەواوی هەیە لە ناو عەمەلیەی سیاسی و هاوکات یەکێکە لەوانەی کەوە سیاسەتی نوێی عێراقی نووسیوە و دەستی هەبوو لە نووسینەوەی دەستوری عێراق. بۆیە ئەم سەردانە بە شێوەیەکی ئەرێنی کاردانەوەی دەبێ و سوودێکی زۆرشی بۆ سیاست هەیە لە عێراق، چونکە ئەو یەکێکە لە سەرکردەرەکان و لەگەڵ سەرکردەکانیش کۆ دەبێتەوە بە هەمان شێوە. بۆیە ئەمە کاردانەوەیەکی باشی دەبێت. لەوانەیە لە کاتی سەردانەکاندا باسی هەندێک دۆسیەی هەستیار بکەن، بە تایبەتی دۆسیەی نێوخۆیی. هاوکات چەندین دۆسیی جیاواز هەیە لە بەردەستدا، بۆیە هەموو ئەوانە دەکرێت لە ڕووی ئیقلیمیشەوە قسەی لەسەر بکرێت و هەموو پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداش ئاماژەی پێ بدرێت. باوەڕم وایە و هیواداریشم ئەم سەردانە بێتە هۆی چارەسەرکردنی هەندێک لە کێشەکان و ببێتە هۆی بەرەو پێشبردنی زمانی دیالۆگ لە نێوان هەردوو حکوومەت کە ماوەیەکیشە خۆتان دەزانن هەندێک کاردانەوەی ئەرێنی هەیە. بۆیە باوەڕم وایە سەرۆک بارزانی ڕەزامەندیەکی گەورەی هەیە لەلایەن خەڵکەوە لایەن سیاسەتوانانی عێراقیشەوە. بۆیە باوەڕم وایە ئەم سەردانە هەندێک دەرچەی جیاوازی هەبێت، چونکە سەردانێکی مێژوویە. زۆر باشە. بەردەوام سەرۆک بارزانی جەختی لە جێبەجێکردن و پابەندبوون بە بنەماکانی شەراکە تەوافق و تەوازن کردوتەوە. ئەم سێ بنەما گرنگە تا چەندە لە هاوسەنگکردنی پرۆسەی سیاسی لە عێراق گرنگە و دەتوانێت کاریگەری و ڕۆڵی لەسەرم بابەتە هەبێت. بەڵێ سەرۆک بارزانی یەکێکە لەو هۆکارە سەرچیانەی کەوە بۆتە هۆی دامرکاندنەوەی ئەو گرژیانەی کەوا پێشتر هەبووە، ئەو چەقبەستویە سیاسی کەوا هەبووە چەندین ساڵە بە لە ئێستا هەبووە، بە تایبەتی کشانەوەی موقتەدا سەدر. سەرۆک بارزانی ڕۆلێکی گرنگی هەبوو لە هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵەت هەبووە لە دامەزراندنی. هاوکات سەرۆک بارزانی وەکو چەترێک بۆتە هۆی کۆکردنەوەی هەموو لایەنەکان و هەموو بۆچونە جیاوازەکانی کۆ کردووەتەوە. باوەڕم وایە سەرۆک بارزانی ئێستا ڕژدە لەسەر ئەوەی کەوا معیارێک هەبێ لە نێوان هەموو ئەو شەراکەیەی کەوا لە نێوان لایەنەکاندا هەیە بۆ ئەوی بتوانرێت ڕێککەوتنێکی گژیری سیاسی هەبێت لە ڕووی دەستوری و لە ڕووی یاساییشەوە. هاوکات ئەگەر بێت و لەسەر ئاستی حکوومەتیش سیرکەنیان لەسەر ئاستی هەرێمی کوردستان، سەرۆک بارزانی دەتوانێت هەڵسەنگاندنێکی تەواو بکە لەبارەی دەستورەوە، چونکە خۆتان دەزانن دەستور وەکو شتێک دەبینرێتەوە هەموو پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستانی باڵانس کردووە. بۆیە باوەڕم وایە سەرۆک بارزانی لەگەڵ هێزە سیاسیەکان لەم چوارچێوەیە دەستوریەدا قسە دەکات و باسی یاساکان دەکات و هەوڵی ئەو دەدات یاساکان بێنە سەر سکەی خۆیان و سەرهێڵی ڕاستەقینەی خۆیان بۆ ئەوەی هەموو لایەنە سیاسیەکانیش بەشدار بن لە پرۆسەی سیاسی لە عێراق، هەموو لایەکیش ڕژ بن لەسەر
زمانی دیالۆگ ڕشت بن لەسەر ڕێکارە دەستوریەکان بۆ ئەوەی بتوانێت پەیوەندی نێوان هەموو لایەنەکان بە شێوەیەکی باشتر پیادە بکرێت و هەموو خاڵ هەبەشەکان بدۆزرێتەوە و هەوڵی چارەسەرکردنی کێشەکانش بدرێت لە نێوان هەردوو حکومەتدا. بەڵێ بەڕێز زوبەیدی وەکو بەڕێزیش ئاماژەت پێکرد هاوپەیمانی دارایی دەوڵەت کە پێکەنەری سەرەکی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیە دوای ململانەیەکی توندی تایەفی دوجار پێکات و سەرۆک بارزانانی و کورد ڕۆڵێکی سەرەکیان لە سەقامگیری و هەروە پێکەنانی و حکوومەتە هەبوو چاڕوانی ئەو لایەنانە بە تایبەتی لە ناوخۆی عێراق چییە لەم سەردانانە و داهاتوو و قۆناغەکانی داهاتووی دوایەم سەردانە؟ بەڵێ بێگومان ئاماژەم بەوەدا بوو کەمە ئەمە سەردانێکی زۆر گرنگە چونکە چەندین ساڵە سەردانێکی وها لایەن سەرۆک بارزانیەوە نەکراوە. پێشتر سەرۆک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم سەردانی کرد بوو هاوکات پەیوەندی هەبوو لەگەڵ بەغدا، بەڵام باوەڕم وایە سەردانەکەی سەرۆک بارزانی وەکو سەرکردەیەک و کەسایەتێکی گەورەی سیاسی ئەمە جیاوازە لەوانی دیکە و لە سەردانەکان دیکە باوەڕم وایە سەرۆک بارزانی ڕژدە لەسەر پرۆسەی سیاسی عێراق هاوکات دەیەوێت ئەم پەیوەندیە بەرەو ئیجابی بچێ، بۆیە ڕژدە لەسەر ئەوەی و پاڵپشی لە حکوومەتی سوودانیش دەکات بۆ ئەوەی بتوانرێت پەیوەندیەکان بەرەو باشتر بچن، پەیوەندی نێوان هەردوو حکوومەت زامن بکرێت. باوەڕم وایە ئێستا لە ئاستی ڕێککەوتن تەوافقێک داینکەوا لەسەر بنەمای دەستوور دامەزراوە، بۆیە هەر لایەنێک و هەر ڕێککەوتنێک ئەگەر هەبێت لە نێوان لایەنە سیاسیەکان لە دەرەوەی دەستوور بێ بێگومان ئەمە لەوانەیە ڕوبەڕووی کێشە بێتەوە، بەڵام سەرۆک بارزانی ئەو خۆی نووسری ئەو دەستورەیەکەوە نووسراوە، بۆیە ئەو دەتوانێت لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان قسە بکات و لە دیالۆگ بێت لە هەمان کاتیشدا لەسەر حکوومەتیشە لە وەرەقە سیاسیکەوە لە پێشدا هەیە پێویستە کارەکان بخێنەگەر بۆ ئەوەی دەستور باشتر جێبەجێ بکرێت و دادپەروەری بۆ هەموو لایەنەکان فراهەم بکرێت لەسەر ئاستی حکوومەتی ئیتیحادی و هاوکات هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە، بۆیە ئەمە ئالێتێکی باشی هەیە، ئەمەش کاریگەریەکی گشتی هەیە، بۆیە من باوەڕم وایە ئەمە سەردانێکی ئەرێنیە بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێگەی ئالێتی دەستوریەوە دادپەروەری پەیدا بکرێت و ئەمە گژیر بکرێت لە عێراق و لە بەتایبەتی لە ئێستادا کە هەژمونی و شەڕی هەژمونی وڵاتان لەناو خاکی عێراقدا هەر بەردەوامە هەوڵەکان بۆ ڕاستەڕێکردنی پرۆسەی سیاسی عێراق تا چەندە کاریگەری لەسەر جارێکی دیکە هێنانەکایی سەقامگیری ئەمنی و سیاسی لە عێراقدا هەیە. بەڵێ بێگومان وەکو ئاماژەمان پێکرد ئاماژەمان بەو کێشانەداکەوە کە هەمویان کێشەی ناوخۆین، لە هەمان کاتدا هەندێک دۆسیەی ئیقلیمیش هەیە لەم سەرداندا بێگومان سەرۆک بارزانی لەگەڵ هێز و لایەنە سیاسەکاندا قسەی لەسەر دەکات. لە هەمان کاتدا ئێستا دەزانن هاتنەژوورەوەی تورکیا هەیە بۆ سەر هەرێمی کوردستان و ئەمەش ڕنگدانەوەی هەبووە لە وەکو ڕووداوێکی ئیقلیمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جگە لەمە بابەتی غەزە ئێستاش هەیە و هەڕەشەکان بۆ سەر لوبنان بە هەماشەوە دۆسیەکی گەرمە، بۆیە پێویستە ئەم بابەتانە هەمویان ئاماژەیان پێ بدێت و باوەڕم وایە ئەمەش قسەی لەسەر دەکرێت. خۆتان دەزانن عێراق لەگەڵ تورکیا سنوورێکی هاوبەشی هەیە و هەندێک دەستدرێژی هەبوو لەلایەنی تورکیەوە بۆ سەر عێراق، هەموو ئەمانە بێگومان بابەتن قسەی لەسەر دەکرێت. بەداخەوە لایەنی تورکیا خۆڕخکاری کردووە لەبارەی ئەو پەیوەندی کە لێوان هەولێر و بەغدا هەیە، زۆر جار ئەمەی بەکارهێناوە، بۆیە هەوڵی ئەوەی داوەکەوە دادپەروەری و سەروەری عێراق بشێنێت. بۆیە ئێستا ڕوئیەکی استراتیژی هەیە لە عێراق بۆ ئەوەی بتوانێت لە ڕووی سەربازیەوە هاوبەشیەک هەبێت بۆ ئەوەی هەر مەترسێک بۆ سەر عێراق هەبێ ئەمە بەلاو بدرێت و سەقامگیری بۆ عێراق بگەڕێندرێتەوە و سیادەی عێراق پارێزراو بێت و بڕیارێکی یەکلایەن و هەبێت هەمویان لەسەری کۆک بن بۆ ئەوەی نەتوانێت تورکیا یا وڵاتێکی دیکە هەژمونی خۆی بەسەر عێراق زۆر باشە یاخود لە ڕووی سەقامگیریشەوە ئەمە کاریگەری هەبێت لەسەری.
داگریەکانی سەرۆک بارزانانی و پاڵپشتی لایەنەکان لە چەسپاندنی بنەماکانی فدراڵیەت بۆ بەڕێوەبردنێکی هاوبەش و حکومڕانیەکی باش تا چەندە کاریگەری لەسەر حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی دەبێت بۆ جێبەجێکردنی کارنامەکەی و ئەو بەڵێنانەی کە بەلایەنەکانی کورد و سنە و لایەنەکە پێکاتەکانی دیکەی لە عراق داوە ئەکرێت بڵێنەمە قۆناغێکی دیکەیە کە توانێت دەست پێ بکات لە ئەمڕۆوە. وەکو دەزانن سیستەمی فیدرالی لە عێراق سیستەمێکە کەوا متمانەی پێکراوە و دەستور هەیە، دەستور نووسراوە، بۆیە نوێبوونەوەی دیموکراسی و هەزمکردنی دیموکراسیەت لە عێراق بە شێوەیەکی ڕوون لەلایەن هەموو لایەنە سیاسیەکانەوە هەندێک کاتی پێویستووە و بێگومان ئەمەش هەوڵی ئەوە دراوەکەوە هەزم بکرێ، بەڵام بەداخەوە هەندێک ناڕێکاری هەیە بەڕاستی کە ئەم فیدرالیتە جێبەجێ نەکراوە و ئاماژە بە بەرەو پێشچوونی دیموکراسی نەکراوە. هەرێمی کوردستان لەلایەک هەوڵی ئەوە دادکەوە ئەم فیدراالێ بۆ کۆنفیدرالی بگۆڕێ، بەڵام ئەمە وەڵامی نەبووە لایەنەکان دیکەوە. باوەڕم وایە محەممەد شیع سوودانی جدیە لەسەر چەسپاندنی ئەو فیدرالیەتە و جێبەجێکردنی ئەو فیدرالیە و پاراستنی مافەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بەگشتی. بۆیە ئەم سنوورە کەوا ئێستا هەیە لە نێوان هەردوولادا محەممەد شیع سوودانی بەرزی دەنرخێنێت وەکو سربەخۆیەکی ئیداری لە هەرێمی کوردستان لە بەرامبەردا پێویستە هەرێمی کوردستانیش پابەندی سیستەمی فیدرالی بێت و بگەڕێتەوە لە هەندێک بڕیاردا بۆ حکوومەتی فیدرالی بۆ ئەوەی بتوانرێت ئەم فیدرالیەتە لەسەر یاسا و ڕێساکان فراهەم بکرێت و سەرکەوتوو بکرێت و هەموو لایەک ئەم سیستەمە هەزم بکەنەوە لەسەر هەموو ئاستەکان و بەتایبەتی نێوان ئاستی نێوان هەرێم و بەغدا. زۆر باشە. ڕێککەوتن و ڕێکخستنەوە نێوماڵی شیعە لەگەڵ شیعە سونە لەگەڵ سونە و هاوکات پێکاتەکانی دیکە لە عراق و کاریگەریەکانی لەسەر حکوومەتی داهاتوی عراق تا چەندە کاریگەری لەسەر نێوان پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا دەبێت بەتایبەتی کەم دەست پێشخەری و هەوڵەکان بۆ دانوستان لەلایەن هەرێمی کوردستانەوە بەردەوام لەگەڵ عراق دەبینرێت. بێگومان کاریگەریەکی گەورە هەیە. ئەمڕۆ دەزانن هەر کێشەیەک یاخود هەر ڕووداوێک و چەق بە سوویەک لە نێوان ماڵی شیعیدا بە یان سونی یان کورد، ئەمە کاریگەری بەسەر عملیی سیاسی عێراق هەیە، چونکە ئێستا لە عێراق سیاست لەسەر ڕێککەوتن و تەوافق دامەزراوە. بۆیە هەر درزێک هەبێ لەم نێوەندەدا ئەمە کاریگەری بەسەر هەموو لایەکەوە دەبێ، بەسەر پێکاتەی سونی، پێکاتەی کورد، پێکاتەی شیعە دەبێ. بێگومان ئەمڕۆ بەداخەوە پرسی هەڵبژارنی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو جوداکاریەی کەوا هەیە لە نێوان ماڵی سونیدا ئەمە شتێکی خراپە و باش نییە و کاریگەری بەسەر سیستەمەکەمانەوە هەیە. باوەڕم وایە هەر گرژیەک و هەر چەق بەسوویەک لە سیاستدا هەبێت ئەمە خزمەت بە سیاسەتی گشتی و خزمەت گوزاریەکانی عێراق ناکات. پێویستە حکوومەت لەگەڵ لایەنە سیاسیەکان و لەگەڵ هەموو ئەو لایەنە ئیداریانەی هەیە لە عێراق پێویستە پێکەوە کار بکەن. بۆیە ئەمڕۆ ئیدارێکی هاوبەش هەیە لە ڕووی دەوڵەتیشەوە، چونکە دەوڵەت خۆتان دەزانن دابەش بووە بەسەر هەموو پێکاتەکانەوە. بۆیە پێویستە هەماهەنگیەکی تەواو هەبێ لە نێوان لایەنەکان، لە نێوان هەموو ئەو هێزە دەسەڵاتەکان کەوا لە عێراقدا هەیە. پێویستە ڕێز لەم هاوسەنگیە بگیرێت و ڕێز لەم جیاوازیدا بگرێت و هەموو لایەکیش دەبێت بەرپرسیاری خۆی هەڵبگرێت و ناکرێت لایەک بەسەر شان و باڵی لایەکی دیکەدا هەڵبێت و دواتر هەوڵی خزاندنی بدات. پێویستە ئەمە لە ڕێگەی تەوافقەوە بکرێت. بۆیە کاتێک سێری ڕووداوەکان دەکەین ئێمە بێگومان لەگەڵ سەقامگیرین، ئێمە لەگەڵ دادپەروەرین، ئێمە لەگەڵ شەفافیەتین و ئێمە لەگەڵ ئەوەین کەوا دەوڵەت لەلایەن خەڵکەوە بەڕێوە بدرێت. ئەم شتە ناکرێت وەکو محاسەسەیەک سیر بکرێت، ناکرێت سیاسیەکان نفوذی خۆیان بۆ ئەو مەبەستە بەکاربێن و بڕیاردەر بن لە سەرچاوەی بڕیارەکاندا. بەڕێز زوبەیدی کۆی ئەم بابەتانەی کە ئێستا ئێمە بە وردی باسمان لێوە کرد ئەگەڕێتەوە سەر پابەندبوون بە بنەما و خاڵەکانی
نووسینەوەی دەستوری نوێی عراق لە 2005 کە حکوومەتە یەک لە دوایەکەکانی عراق تا ئێستا پابندی ئەو دەستورە نەبوونا کە چاوەڕوانی لێ دەکرێت. پێتان وایە ئەم دەرچە نوێی کە ئێستا دەکرێتەوە حکوومەتی عراق پابند بە جێبەجێکردنی خاڵەکانی دەستور و پابندبوون بەو دەستورە دەکات، ئەمە تا چەندە لە بەرژەوەندی سەرجەم پێکهاتەکانی عراق بم دەست پێشخەریانەی کە ئێستا بۆم بابەتە دەیبینین؟ کێشە سەرچیەکە ئەوەیە لە سیستەمی سیاسی عراقدا ئەم سیاسەتە لەسەر تەوافق بنیاد نراوە لە عراق، بۆیە ئەمە کاریگەریەکی تەواوی هەبوو بەسەر هەموو حکوومەتەکانی ڕابردووش. شێوەی سیاسەتی عراق و سیستەمی سیاسی بەو شێوەیە لەسەر تەوافق دامەزراوە. هەندێک جار ئەمە دەبێتە هۆی ڕێگری لە بەڕێوەچوونی هەندێک لە پرۆگرامەکان، بۆیە ئەمڕۆ هەیمنەی هێزە سیاسیەکان و سەرکردەکان ئێستا بوونەتە سەرچاوەی بڕیار لە عراقدا. جگەلەوەی ئەمە بەدەرگیراوە کە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە دەرەوەی ئەم هاوکێشەیە، بۆیە ئەنجومەنی نوێنەرانی عراق پێویستە بڕیاری چارەنووسسازی هەبێ و هاوکات بتوانێت هەندێک یاسا دەربخات بۆ ئەوەی بتوانێت هەموو لایەنەکانیش باشتر بکات، واتە کاریگەری بەسەر پەیوەندی لایەنەکانەوە هەبێت. بۆ نمونە پرسی نەوت و گاز پێویستە ئەنجومەن ئەم بڕیارە دەربکات بۆ ئەوەی هەموو کێشە هەڵواسراوەکانی نێوان بەغدا و هەولێر چارەسەر بکرێت و دادپەروەری هەبێ، دادپەروەریەکی گشتی هەبێ بۆ هەموو لایەنەکان لەسەر بەرژەوەندیەکی هاوبەش. ئەگەر بێت و ئەم بڕیارە ئەم یاسایە دەرنەکرێ ئەمەش بەڕێز بێت یەگەر لە کۆتاییشدا بە کورتی وەڵام بدەیتەوە لایەنەکانی دیکەی عراق چ چاوەڕوانیەکیان لە ئەنجامەکانی سەردانە مێژوویەکەی سەرۆک بارزانی بۆ بەغدا بۆ چارەسەرکردنی کۆی ئەم بابەتانە هەیە؟ هیوامان وایە ئەمە ببێتە هۆی چارەسەرکردنی دوورمەودا، واتە درێژخایەن بێ و ئەمە تەنیا هەندێک سەردانێکی ئاسایی نەبێ. کاتێک دەکرێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا هیوادارین چارەسەرەکان دوورمەودا بن، چونکە پێشتر هەوڵی ئەوە دراوەکەوە کێشەکان بە شێوێکی کاتی چارەسەر بکرێن، بەڵام هیوادارین سەردانەکەی سەرۆک بارزانی وەکو کە هێزی کاریگەری خۆی و کەسایەتی دیاری خۆی لە عراق ببێتە هۆی ئەوەی لەگەڵ هەموو لایەنەکان قسە بکات لە پێناو جێبەجێکردنی دەستور و مادەکانی دەستور و پابەندبوون بە یاساکان بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو کێشانەی کەوا هەیە هەمویان چارەسەر بکەین، بەدەر لەوەی هەموو لایەنەکان بەرژەوەندی خۆیان نەخەنە پێش بەرژەوەندی خەڵک. بۆیە هەموو کێشەکان پێویستە لەسەر ئەم بنەمایانە چارەسەر بکرێن لەسەر هاوبەشی و ڕێککەوتن بۆ ئەوەی بتوانرێت دۆخێکی سەخامجی هەبێ. زۆر باشە. یەکەم و گەورەترین شتکەوە بتوانێت هەموو لایەنەکان کۆ بکاتەوە ئەویش دەستورە. باوەڕم وایە سەرۆک بارزانی کەوا دەتوانێت ئەمە بکات و فشار بخاتە سەر هەموو لایەنەکان بۆ ئەوەی دەستور متمانەی خۆی بەدەست بێنێتەوە و دوو بە دوو بخرێتەوە گواری جێبەجێکردنەوە لە پێناو باشترکردنی پەیوەندی هەموو لایەنە سیاسەکان. بێگومان ئەم ویستە لەلایەن حکوومەتی عراق و بەڕێز محەممەد شیع سوودانی هەیە و ئامادەکاریەکی تەواوی شێ لەم بارەیەوە بۆ ئەوەی بتوانن ئەمە بکەن و لاپەڕەیەکی نوێ بکەنەوە لە سیستەمی سیاسی عراق لەسەر بنەمای یاساکان و دەستور و ببێت دەوڵەتی بەدامەزراوە بوو، دامەزراوەکان بتوانن دەوڵەت بەڕێوە بن و هەموو لایەنەکانیش هەماهەنگیان پێکەوە هەبێ. زۆر باشە. ئێستا کەیمە قسە دەکەین سەرۆک بارزانی لەگەڵ هاوپەیمانی دارەی دەوڵەت لە کۆبوونەوەدایە، هاوپەیمانەیە کە ڕۆڵێکی کاریگەریشی هەبووە لە ئەو پێکەنێری سەرەکی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیە. ئەم لێک نزیک بوونەوە لە نێوان لایەنەکان هاوکات لەگەڵ کورد لە لایەکی دیکە تا چەندە کاریگەری هەیە لەسەر ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی کە پێشووتر لەژێر کاریگەری بڕیاری دەرەکیدا دەدران؟ ئایا دەکرێت بڵێن ئەمە ئاراستێکی نوێیە لە عراق دەست پێ دەکاتەوە جارێکی تر؟
بكل تأكيد أنا بێگومان من دڵخۆشم بەوەی کەوا دوای ماوەیەکی درێژ الحوار هي السائدة زمانی دانوستاندن دووبارە گەڕایەوە جارێکی دیکە زمانی هاوبەش هاتووەتەوە و ئەمەش بێگومان دەبێتە هۆی دامەکانەوەی هەموو ئەو چەقپەسوویەکەوە هەیە ئەو گرژەیەکەوە هەیە ئەمە هەواڵدەری قۆناغێکی نوێیە بۆ ئەوەی بتوانرێت لاپەڕەیەکی نوێ بکرێتەوە لەسەر ئاسێکی باڵا دوای 6 ساڵ سەرۆک بارزانی ئەمڕۆ سەردانی بەغدا دەکات ئێستا لە بەغدایە باشە ئەو قۆناغە نوێیە و ئەو دەرچە نوێ کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەی دەتوانێت چی بێت ئەو چاوەڕوانیانە چین لەم قۆناغە نوێی کە چاوەڕێی عێراق و هەرێمی کوردستانیش دەکات باوەڕم وایە ئەم قۆناغی ئێستا دەبێتە هۆی دامەزراندنی عملیەکی نوێی سیاسی پێگەیشتوو خۆتان زان چەندین ساڵبەر لە ئێستا هەندێک کێشە هەبوو بەرەو پێشبردنێک هەبوو بەڵام ئەمەی ئێستا هەیە ئەمە شتێکی نوێیە لە ڕووی خۆتان دەزانن پێشتر لە ڕووی شمولیەوە لە ڕووی دیکتاتۆریەوە چەندین قۆناغی جیاوازمان بینیەوە بەڵام سەردانەکەی ئەمڕۆی سەرۆک بارزانی چەندین خاڵی ئەرێنی هەیە لەسەر ئاستی هەولێر بێ لەسەر ئاستی بەغدا بێ یان لەسەر لە ڕوانگەی سونیەکان بێ ئەمە بێگومان ئاماژەیەکە بۆ ئەوەی شەراکەتێکی ڕاستەقینە هەبێت هاوکات بتوانێت هەموو لایەک هاوبەش بن و لەژێر چوارچێوەی دادپەروەریدا بتوانرێت هەموو هاوڵاتیانی عێراق یەکسان بن بتوانرێت ڕزگاری بێت لەو قۆناغەی باوەڕم وایە بەڕێز محەممەد شیاع سوودانیش ویستی هەیە لەسەر هەموو ئەوانەی کەوا باسمان کردووە ئەویش پێشوازی لەم شتانە دەکات هەوڵی ئەوە دەبێتکەوە بەرەو پێشبردنێک هەبێت و ئەمەش بۆ لە سوودی محەممەد شیاع سوودانیدایە بێگومان زۆر باشە بەڕێز سەلام زوبەیدی گوتەبێژی هاوپەیمانی نەسر زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی